یادی جاران سەردەمی زێڕینی هونەر لو ئێوارێ یادی جاران سەردەمی زێڕینی هونەر رادیۆی گەڕیان. رادیۆی گەڕیان چریکەیەک پڕ لە ڕەسەنایەتی. رادیۆی ملی گەڕیان بانگی هەمووانە. بۆ ڕیکلامکردن لە رادیۆی ملی گەڕیان پەیوەندی بکەن بە ژمارە موبایلی 1970 155 95 87. ئێوارەتان باش خۆشەویستان، رادیۆی گەڕیان، رادیۆی هەمووان، رادیۆکەی خۆتان. لەم رادیۆیەوە بەرنامەیەکی نوێ، بەرنامەیەکی تازە بۆ خزمەتی هونەر و مۆسیقا بۆ هەوادارانی فێربوونی مەقام، بۆ کەسانی کە خولیایەنە فێری مەقامەکان بن، مەقامە سەرەکیەکانی مۆسیقا. ئەم بەرنامە نوێ بە ناوی دەنگ و مەقام. دیارە من ئەمڕۆ تایە میوانم دوو پێشکەشکاری سەرکەوتوو، دوو من پێم کفرە بڵێم کوردی ڕۆژاوە ڕۆژهەڵات، بەڵام ناچارم بڵێم دوو هونەرمەندی ڕۆژاوە، دوو کوردی خۆشەویستی کە حەز و خولیانە خزمەتی هونەر و کولتوری نەتەوەکان بکەن. مامۆستا عەبدۆبیلال و کاکە دیندار بە یەکەوە پێشکەشەکەن. کاک دیندار ڕەشید هونەرمەندێکی بەتوانایە هەردووکەوە لەبەر تازیە بوو ئەمڕۆ ئەو دیارە هەر یەکەم ڕۆژی بەرنامەکەی کایلانمان کردبوو بەداخەو پرسەیە چۆ بۆ شاری دووەکی خۆشەویست. ئەم بەرنامەیە بۆ لە داهاتوو بووە لەمە دووە هەموو ڕۆژانێکی سێشەممە کاتژمێر 4 بە شێوەی ڕاستەوخۆ پێشکەشەکرێ. ئێوەی بەڕێز و خۆشەویست دەتوانن میوان بن لە بەرنامەکەیە یا بینەر و بیسەر بن لە پەیجی رادیۆی ملی گەڕیان لە فەیسبوک یاخود لە ئەکاونتەکانمان لە سوشال میدیا و لە تیڤی گەڕیان گەڕێنێزی لە ئایستار کە لە ئێستا بە ئۆنلاین هەیە وێب تیڤی و لە ئەپی مۆبایلی ئەندرۆید و ئایفۆنش بەم نزیکانە رادیۆی گەڕیان و تیڤی گەڕیان. خۆشەویستانە مامۆستا عەبدۆبیلال لەمڕۆ بەرنامەکە بەڕێوە بات بە یەکەوە باسی سەرەکی ئەمڕۆمان یەکەم مەقامی کە اختیار کردووە مەقامی حیجاز. ئەمڕۆ گفتوگۆ بکەین لەسەر مەقامی حیجاز.
ئێوەی بەڕێز و خۆشەویست لە ڕێگەی هەر سێ ژمارە مۆبایلی ڕادیۆی گەڕیانەوە 0771 471 52 64 و یاخود ئەو ژمارەی کە ڤایبەری لەسەرە کۆڕەکە 0750 727 85 35 یاخود ژمارەیەکی ترمانەیە کە واتساپی لەسەرە 0771 891 75 75 کاگەڕێبازی پێیانڵ لە کۆمنتە ژمارەکانتان بۆ دووبارە کاتەوە هەرچەنە تایتڵی بەرنامە سەرەتای بەرنامەیە نووسیمانە ئەتوان پەیوەندی بکەن بەم بەرنامەی ڕاستەخۆ ئەچمە لای مامۆستا عەبدولبیلال دەستخۆشی یەکەمە و کەسێکی لێهاتوو سەرکەوتووە هەم دەنگی خۆشە هەم ژەنیاری سازە من نازانم من لە چاو مامۆستا عەبدوڵی ناتوانم ساز بۆ شێوەیە من بەتوانانیم بەڵام ئەمڕۆ بۆی کە هاوکاری بم ئەمڕۆ پێچوانە بەتەوە چی بۆرد ئاسپەکات ئەوش لە بەخاتیەوەی شەرحی مەقامەکە بکات مامۆستا ژیان بە قوربانێ من بە تۆ ناڵم بەخێر بیت من میوانم لای تۆ ئەمڕۆ تۆ میوانی منە ئاڕۆڵا من میوانم لای تۆ بە قوربانێ وەڵی مامۆستا گیان من حەز ناکەم بەس حەزەکەم حەقیقەتێکی وەک حەقیقەت ئینسانەکە باسی حەقیقەت بکە وەکو مامۆستا ئەبڵێن مامۆستا جازای ساز پڕ کەس بیستو ئەو ناوە بەس نازانێت لە ناوی دڵ لە ناو دڵی مامۆستا جازا چییە وەکو کەسێکی دڵسۆزی هونەر من دەمێک لە مشارە بەخۆ دەزانم مامۆستاگیان زۆربەیان وەکو چەلەکی بیاکۆ بین بەڕاستی ئەوەی من لە تۆ بینی دڵسۆزێکی ینی وەسفی نییە وەسفی تۆ بکەم بەڕاستی هەر سەرکەوتو بێ ئینشاڵڵا مامۆستا جازاگیان سپاس گەلێکی سپاس بۆ مامۆستا عەبدۆ دیندار رشید شارك من عندك باقي دیندار رشید هنا صاغ بيت صلاة بريز بوتا تمام صعبدو إبراهيم مستو صلاة بوتا أبالي هجا ودلال وخوشويست أجي كمك كرمانجي زانم بشتغلم كرمانجي بشتغلم صلاة بو همي هر كسي نها تماشا مدك هر كسي نها تماشا كان صلاة بريز بابين يرجع تشينا لا تشي ما مسجينا وك خوت بعض سكري مقامي حجاز لسرتها بعض بكن تونا كان شيء أنجا بقراني كي داخل بنش صورز جانم بو كاك ماريو عبد الله كهميشه بشتو بنام انا لتاراوغو كاك ماريو جان او توانو ما همو كاتي قرزاباري كومنت جونا كان او غولانم كنادو تصفاستكم ما مسجان شرحي مقام كاك يسا زور باشا والله مقام حجاز لسر توني ري لازم اقول كيبورد دنجا دنجا كان كاتو تمام بس دنجا كيبورد ريا دوام تونا چی بو می بیمول سیم فا دیز چوار سول پنج لا شش سی بیمول سینی بیمول حوت دو ري جواب يعني اما قمها قربن بدان بكار بينهم وك طريقة بالسولفيج ري مي فا صول لا سي دو ري ري دو سي لا صول فا مي ري ما مسبات تو زكي بكرمانجي جي چي خوازانه برما هر بچور زمانه وكلن هر بو كردانه روجاوا و كردانه باكور چور پرچه كردستان اما كباسي دكن جدو عفو جري حتى صول حجازة يعني ري مي فا صول لا سي دو ري از هاگر بقرم دبر راست يعني ري دو سي يعني سي دبه سي بيمول يعني ري دو سي لا صول فا مي ري ما مستقين لقانوني موسيقي شرقي هاگر بلم ري ابد دوكا يعني ري دوكا مي بيمول كورد فا ديز حجاز صول نوا لا حسيني سي نيف بيمول اوج دو كردان ري محيار اما قمي حجازا ما صجانك سؤالك يتبكم كرمك سر استران كرمانجي چند خاص قراني هي يعني استران هي لسر او مقام حجاز او تبيرات من برستران قالكن بونو منا استراني هنا المدينة مر عدنان دلبرين بناوي استران درم هو قرب لي كنترول كارين تقريب كاك رباس كنش مرة كشكا كاك رباس هاجر هبه وتالي جي متخازم دنجيتا اللي بحسين قراني كاستران اما بيجن استران باشا تمام او قراني عدنان شرمرنا بي أزيب الذل السبب
Ezemrüm Desevenli Ezemrüm Desevenli Derim Revandandım Babali gülüm Serlerana be Ezemrüm Desebebi Ezemrüm Desevenli او استران رحمتي عدنان البرين درم هنا چه مدينة استران دیجی استران شریف هیا جلكن کریلان جلكن ديار درسمي دیار دستیم هیا قوليناتشا وی گرانی میلودی کی گله کی خوشه کرمانجی رنگ باکور بیتو اگر از تا بس بیاکی بیجن؟ با موسیقی اگر استرانگیجی نکاری بیجی هر موسیقی معزب کن دکاری او بیریفان گله کی حس کن باش لسر و من دنیا او میوان مجی او بینر شمی حركسي نها بما سيمادك جيرز وحرمتي سلابريس لا خلچی باشورج میلودی بیریفانم یعنی اشتی کی زور اثری کی جوانی قولی لنادلی همان بجیشتی راستك من دڵنیام لەلایەن خەڵکی باشوورە و زۆر هیواتی ئەو میلۆدیەکی زۆر حەزەکەن کاک سەربەز حەفرینی ئەو کۆمەنتی نووسیوە کاک سڵاو بۆ کاکە سەربەز ئەرێ سەربەز عەفرینی ستاوە هونەرمەندێکە لە خۆمانە ئەوەسێتی تۆن مەبەستی چییە؟ تۆن نازم ماریۆ عەبدوڵڵا گوڵی نادووە سپاس دەکەم کاکە بەختیار قاسم کاک مەریۆن کاک بەختیار جان سڵاو ڕێژ بۆ تۆ کاک بەختیار قاسم کاکە ڕێبەر مەسۆیی هونەرمەندی خۆشەویست هەمیشە جێگەی ڕێزی لایمان کاکە جزا سپاس دەکەم سڵاو بۆ کاک جزا زۆر سپاس لەگەڵ کاک هاوکارانی سپاس دەکەم سڵاو ڕێز کاکە ماریۆ جان چاوەکانە ماچەکەم خۆشەویستانەوە ژمارەمان دەنا بۆ پەیوەندی لە هەر شوێنێکەوە بتوانن ڕاستەوخۆ پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە لە ڕێگەی ڤایبەر وەتساپ و ئەو ژمارەی کەیە ئەرێ مامۆستا استرانێکە ئەجی دەخوازم تیجە استرانێکە بێژێت دەنگی تەژی خۆش خاطر خۆش بێ و سەر سەرێ و سەر چاوێمە پێم حاولەکە ئەسترانی حجاز لەسەر لە ئەسترانی دیار دەرسمی گولێ ناچێت دەست خۆش Yeah.
bir buy Gülü 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 Güla gül gülü Tu esira gülü gülü Delali deli Delali دەست خۆش بێ سپاس دەستی خۆش سپاس هونەرمەندی دوورەوڵات لە تارۆگەوە کاکە دەڵان قاسمی دەنگزوڵاڵ و هونەرمەند هاوڕێ و برامان لە شاری بوونەوە لە ئەڵمانیا ئەڵێ دەستان خۆش بێ سڵاوتانێ بێ زۆر سپاس کاکە دەڵان قاسمی برا و هاوڕێ و دڵسۆزمان کاکە دەڵانجان چاو ماجەکەم بیرتەکەین جانەکەم دەنگی کۆبانی لە سڵاو بۆ هەمی دۆستەوە باڵان سلااو ڕێزمان سلااو ڕێز مامۆستاجیان تۆش کار دەنگی کوبانی هەوژی مامۆستاژی پێچەکە خەڵکی کوبانی هەسکم سلااوژی بێرە بشینم سلااو بۆ مامۆستا بەبێ میر سلااو ڕێز هونەرمەندێکی هەر لای خۆمانە وڵات کوبانی خەڵکی کوبانیە سڵاو بۆی دنە سلااو نردووە و هەروەها مامۆستا دیندار ڕەشید هەر لەگەڵمایە بەداخەوەم هەفتە ئیرۆ یەکەم ڕۆژی بەرنامە لازمە لەبەر بە لەبەروێ تازیە هەبوو ئینشەڵا هەفتەی داهاتوو ئینشەڵا بێ پێشکەشکی سەلامەتی بۆی خوازین ئەوەی تر وڵات کۆبانی ئەوە سەلام ڕێز هەر هەبن مامۆستا عەبدۆ بیلال سپاس ئەوە کاک ئەرەمجی لەگەڵمای ئارام عەباس خەوەنی ئەم سەیزەرە سەلاو ڕێز بۆ سڵاوی ڕێز بۆ سڵاو ڕێز بۆ کاک ئارام کاک ئەحمەد عومەر ئەحمەد خۆشناوەتی لە هەولێری گێرینەوە بەڕێوەبەری پێیجی ڕادیۆی گەڕیان و پەیامنەری خۆبەخش و هاوڕێ و برامان کاک ئەحمەد چاو ماجەکەم زۆر سڵاوی مامۆستا جازە ئەم حەزگەن دەنگی تەژی دەنگی تەژی خۆش من نەخۆشە بەسێکی لە ئاوازەکانی خۆم لەسەر مەقامی حیجاب کەمکی دەبێژم ماریۆ عەبدوڵڵا چێ لە گۆرانە جوانەکانی دیاردەسیم لە ئەدایەکی جوان موزیکێکی زۆر جوانتان پێشکەش کرد پێی خۆش بوو کاکە ماریۆ جوان چاوی ماژەکەم بڕێز ئەحمەد عومەر ئێوە خۆشەویستم چای ماچەکەم سامان سەرچناری گوڵی نردووە تا ڕەمەزانی چاو ماچەکەم ئەشەخت الئەنوار ئەوە ڕەفیقی ڕێز خوشکە ئەواری تێیە توانە قادر سڵاو بۆ ئێوە خۆشەوی سپاس دەکەم هەر لەڕێ ئەوەی لە ئاوازەکانی منە نەفسی ئەوەی قابوو بەکەین سلۆ هەرەوەی قاید دیاردەسیم بکەین ئەوانە بوو بەس ئەس منەحێنم ئەز ئاواز دانەرم ئەمە یەکێکە لە ئاوازەکانی خۆم ماڵاوای دەکەشار ئێوارە و گەشەی هاتاو ماڵاوای دەکەشار زەردەفەڕی دەما مەغریب زەردەفەڕی دەما مەغریب سەر هەڵە دەگرێ دەشەریدار سەر هەڵە دەگرێ دەشەریدار هەر ئەوەندەیە
ئەوە شەرحێکی مەقامی ئەوە زیمنە من لە ئێستا جارێشتا بۆ کەس چەند ساڵ دەبێت تقریبانەوە 6 ساڵە من ئازم داناوە بەڵام لەبەرەوەی مامۆستا دوو تەحویلتە کە بلند بی ئەبێ مەقامی ڕاست ڕاست لەگەڵ حیجاز ڕاست حیجاز تێکەڵە سۆزنەک خۆشە ئەبێ بە سۆزنەک لەبەرەوە من گوت ئەگەرێکی ئیمکانەتی دەنگی تۆ زانێت تەبقەی بلند نەبێ نەکاری ئەو تەبقەی دوم ئەو من ئەدای من باش نییە من تەنهاوەیە من دەنگ بێژ نیم من ئەوەزانەرم گۆڕنی بڵێ پێم خۆشە جارێکدن بەحسێ مەقام بکەم دە مەقامە حیجاز طبعا حەز دەکەم وەک هونەرمەند پڕ هونەرمەند هەنە دەنگی ون خۆشن بس هونەرمەند گەلەکن دەنگ خۆشن ئەمە فکرێ مەقامە سەدیسەد نەبرنە من زانە بن چییە حقیقەتی مەقامی حیجاز مەقامی حیجاز تونە یەک ڕێ ري مي فا صول لا سي دو ري دو سي لا صول فا مي ري مقامك حزينة تولد نارك كان حزينة يعني يعني أتمنى بلم وكو صبايا حزينة وكي صبايا حزينة وحجاز كار حزينة ومثلا أو مقامك حزينا طابعك حزينا هي مقامك عندي أو ك أجر حزينة بنتوين بيجي شوارقة مثلا بيات نهوان بيات أو أنا وزن عجم هر حزين وبزن مقام كان ميجرو ماينري بيوت ميجر كان وانا كدل خوش كرن ماينر كان وانا كحزين سديسات اما الكردستاني باشور مقام بيجك من هبوا يا قراين بيجك ديرين كلاجيان انا ما ايش رفيق تالاك او مقامي زور بحوزنه وتمام مستجان يعني اتوانا بلام اسواري شي قولي لدلو دروني خلشي ام سليمانيه يا كردستان بجيشت ولا بري بحزني كي زوروا تار توفيقش بهمان شو بلام مقامك لا اما زور مشهوره حزكم بيكوا جوبستي مقامك حجاز بين اجرتو يرمتين بيت زور خوشا بدني رفيق شاراشي بقول ئەوسەجانە مەقامە لای ئێمە زۆر بڵێن خۆشەویستە لە باشوور لەبەرەوەی هەم شعرەکەشی شعرێکی نەمرە لە ئێمە ماوەتەوە بە شاعرێکی گەورەیە وەکو گۆران و هەروەها دەنگبێژەکەش مەقام بێژێک و شارەزایەک بوو و یەکێکە لە گۆران بێژە دێرینەکانی کوردستان هەندێک کۆمنت ئێمە مەسەجان بکوێنەوێت ئەحمەد عومەر وڵات کۆبانیە دەست ساغ بێت دەنگ خۆش هەر هەبن سپاس ئەحمەد عومەر مامە دزاگۆرانیش خۆش بێ شەشی بۆ برازایەت ناکەی وڵای کاک ئەحمەدجان مەگەر بە تایبەتی بۆ ڕیکۆردکەم بۆ بنێرم لەبەر ئەم بەرنامەیە شەرحی ئەمڕۆ بە تەنیا بۆ مەقامی حیجازە مەقامی حیجازیش لێر ناشارمەوە هەر حەزینە مەقامێکی خەمناکە لەبەرەوە بۆی بەم شێوەی ڕوا کاک تەها ڕەمەزانی دەست خۆش بێت ئاوازێکی ناوازەیە دەست خۆش دیندار ڕەشید سڵاو بۆ مامۆستا عەبدولبیلال المەحتەرەم قادر وەڵا مامە سەوتیش خۆشە وەڵای مامە توانەجان دەنگم مۆسیقیە جینا دەنگم خۆش نییە لاوانە مامۆستا عەبدۆ شارەزادێ هەموو کەسێکەوانی کە مۆسیقین کەمێک دەنگیان خۆشە بەڵام مەرج نییە دەنگم وایە کاک ئەحمەدجان بەسەر هەردووشان بەس بەخوا
لەم بەرنامەکە بڵین تایبەتە ئەمڕۆی مامۆستا عەبدۆ مەقام دەنگ و مەقام یعنی بەس بۆ مەقامی حیجاز ئەگەر دەرفەتاتۆ پێشەوە ئێستا مامۆستا عەبدۆ مەقامی پێشکەشی تۆ ئەکا لەسەر حیجاز لەبەری بەحسەکە بەرنامەکە فێرکردنی خەڵکە فێری مەقاماتە لەمە لە هەر جارەی مەقامێک ئەمڕۆ مەقامی حیجازە عەبدۆجان ئەڵێ ئەحلا شەباب سلام سر شباب كرم كمان مسجن لا يا لا حجاز لا باش چند سالان دور کدم جوالا بیری دایکو آخه دکه چند سال چند سال دركت رجافا عفنا رنگین کوبان بریندار خامش لو بینه ببیرامن عفرینا بریندار کوبان بریندار خامش لو بریندار تم دي برمضان تم دي برمضان تم دي برمضان رجافا رجافا حرد بیرادان آره تم دلا تم دي بیرامدار و جاوا تم بیرام مدار جاوا دەنگ خۆش مامۆستا گیان دەنگی تۆ خۆش بێت دەست خۆش بێت بەڕاستی ناڵم خۆی بەقامەکە حەزینەکە کە ئەحمەد عومەری خۆشویست کاک ئەحمەد خۆشناوەتی هەوتا من دڵم پڕ بوو بۆ ڕۆژاوە بۆ قامیشلۆ کە باژێڕی دووەمی منە بۆ قامیشلۆ کە زێدی دووەمی منە بۆ قامیشلۆ کە منی ئێستا گەڕاندەوە بۆ هەلێریە و عەرەب خودێ ینی ئێستا من دڵم پڕ بوو لە گریان بۆ قامیشلۆ بۆ براکانم بۆ خزمەکانم بۆ کەسەکانم لە قامیشلۆ لەبەرەوەی قامیشلۆ زێدی دووەمی منە
ینی هەر نازان چ بێژم و هەروەها بۆ عفرینی هەموو دڵبرینی وەکو تۆ چۆن بە حوزنەوە مەقامەکەت بێژی ئەسژی دڵبرینم بۆ ئەفرین و بۆ هەموو کوردانی ڕۆژاوە بۆ هەموو ئامەرەی لەسەر کوردانی ڕۆژاوە هەی ژیار یوسف ژیارە دەنگ ساخبە سپاس دەنگ ساڵێ سپاس سەرە و سەر چاوات خێراتی سڵاو بۆ کاکە شیار یوسف خێراتی شیار یوسف مامۆستا گیان چ سترانی دی هەیە لە باشوور ئەوە بزانم لە کۆنتترۆل کاک ڕێباز گۆرانێکی ئەژدەروەهبی لەسەر حیجاز بۆ ئامادە کردە شوی کاریگەرە سەراپا جوانڕێی باڵەوان هاتەوە وەرچاوم بکەن لە تەنیشتی من دانیشتبوو بەڕاستی کارەساتی گەورە لە هوەری میلیکەوت بەلەدەزانی هوەرمەندی میلی بەتوانە کاکە جوانڕێی باڵەمان جۆرەی نەمر بەڕاستی زۆر بەداخەوە بۆی باسم کرد پێم وا بێت تۆ سرانێکت ئامادە کردووە یا مەقامێکە هەر مەقام و یا کوپلێ بچووک پێشکەشێکی بە ڕۆحی پاکی کاکە جوانڕێی باڵەوانی خۆشەویست بۆ هیواین بە زووترین کات ئاواتمان بێتە دی تاوان بەرام دۆزرێنەوە و دڵی هەموو لایەک خۆش بێت هەرچەنە مەقامەکە پێم بێت لە بەرنامەکە دەرەچێت لە دەرچین ئاچین سەبا ئەچینە سەبا بەڵام ئێمە بەرنامەکەمان لەسەر حیجاز ئەمە تەنها خۆشەویستیە بۆ جوانڕێی باڵەوان بۆی ڕۆحی شاد بێت بە مەقامێک کاکە مامۆستا عەبدۆی بیلاری خۆشەویست ئەو مەقامی پێشکەشەکات فەرموو گلک سر بود مالا مدا گلک سر بود مالا مدا گل جلمسی افله نما لبا دنیا فانی بار کر به دست گلاک سر بود دل مدا بار کرش با دنیا گلاک سر بود مال مدا بارکش با دنیا فانی بالآخرت صبرا منت صبرا منت جنب هجل الشهر ساق بی مامۆستاکیان دەم خۆش دەست خۆش مامۆستای خۆشەویست دیارە ئەو مەقامی پێشکەش کرد بە ڕۆحی پاکووی نەمر و بەرزەفڕی هونەرمەندی نەمەر جوانڕێی باڵەبان ڕۆحی شاد بێ هاوڕێی دێرینمان هاوڕێی خۆشەویستمان
هونەرمەند دەوەتوانەکەی کوردستان شازاد حەمەدزاڵ و دەستان خۆش بێت دەنگی کاک عەبدوڵ هەر بمێنێ دڵگران بەو کارە قێزانەی بەرامبەر جوانڕێی باڵەبان کرا بەداخەوە حەجی ڕەشید ئیبراهیم ئەڵێ بتەوفیق كل الحب والتقدير سپاس برای حەجی سەرسەرە و سەرچاوە تا ڕەمەزانی گوڵی نردووە تا ڕەمەزانی ئەڵێ سیحەت خۆش مامۆستا دەژی خۆش دەنگی کۆبانی دڵی نردووە دەنگی کۆبانی دەنگی کۆبانی سەرسەرە و سەرچاوە خێرات دوسێ جارە گوڵی نردووە ماریۆڵە بەخێر بێنەوە سپاس کاکە ماریۆ جان کاکە ماریۆ عەبدوڵڵا سپاس بۆ کاکە تا ڕەمەزانێت لەکم كل حب تحياتنا أستاذ سەرسەرە و سەرچاوە خۆشەویستان سێ ژمارەی پەیوەندیمان داناوە بۆ پەیوەندیکردن بە بەرنامەکەەوە بە شێوەی ڕاستەخۆ ژمارە مۆبایلی 1970 471 52 64 و یا خۆ ژمارەی ڤایبەر کۆڕەکیشە 1950 727 و یا خۆ ژمارە مۆبایلی ئاسیا کە وەتساپی لەسەر 1970 891 75 75 کاک ئەحمەد خۆشناوەتیمان لەگەڵای پێمە بێت هەولێرەوە کاک ئەحمەد خۆشناوەتی هاوکار و هاوڕێ و برا و پشتیوانمان لە پایتەختی کوردستانەوە کاک ئەحمەدجان سڵاو بۆ تۆ یاوەڕە باش سڵاوتان لێبێ وارەتان باش ماوەجان سڵاو بۆ تۆ کاک ئەحمەدی خۆشەویست و برامان قوربان تۆ بم دەستخۆشی و بەرنامە جوانتان لێ دەکەم یاخۆ سەرکەوتوو بن تەمەتان درێژ بێ و ئێمە خێراتنەوەی کاک عەبدوڵی دەکەن یاخۆ سەرکەوتوو ئینشەڵڵا بەرنامەیەکی ڕێک بێک و جوان پێشکەش بکات لەمەوەدا ئینشەڵڵا زۆر سپاس دەکەین کاک ئەحمەدی خۆشەویست قوربانی تۆ مامەنجە والله هەر حەزم کرد گوتم با پەیوەندی بەرنامەکە پەیوەندی هەر تێداوێ گوتم با پەیوەندییان پێ بکەم دەستخۆشتان لێ بکەم و یاخۆ سەرکەوت زۆر سپاس دەکەم کاک ئەحمەدجانان بەرنامەیەمان بە پشتیوانیەوە بەرنامەیەکی تازەیە لە ڕادیۆی گەڕیان فێربوونی مەقاماتە زیاتر یعنی بۆ کەسانی کە ئارەزوەکەن فێری مەقامات بن لەم بەرنامەیە مامۆستا عەبدۆ بەردەوامە بێ هەر جارەی مەقامێک شەرحەکات و خەڵکی زۆر دڵنیام سوود لە فێربوونی ئەو مەقامە نابینێ سپاس بۆ تۆش لەشتان ساغ بەس مامە تازە هەر لەناو بەرنامەکە وعدێکت داگوتت بەڕیکۆت گۆرانیەکەت بۆ دەنێرم وعد بێ بەدەنگی خۆم لەگەڵ ڕێبازە گۆرانیەکە بۆ تەجلیەکەم ڕێباز ێستا فێر بۆ مۆسیقاش ئەس بکە بەخوا بەرنامەیش پێ لە کیبۆردەکەیە ئەوە کە وعد بێ گۆرانیەکە بۆ بەس ئەزای بە تەوەری بەرنامەکە مەقامی حیجازە حیجازیش بۆ نەگوەتی هەمووی حوزنە کێشەمانە دوای بەرنامە بەم ڕێکۆتکە بەسەر چاوم قوربان دەستت خۆش بێ من دەستان خۆش بەسەر چاوم مامۆستا گۆرانی میلۆدی تر حەزەکەم لەبەرەوەی کە ئەو گەنجانەی کە فێری مەقاماتە بن بۆی تێبگەن کە ئێمە مەقامات عادەتەن هەموو ینی وا باوە وا لە دنیا مەقام بناغی میلۆدیەکان ینی ئەوەی کە ئەوانی کە ئاوازانم چکە خۆم ئاوازدانەرم تا ئێستا کۆمەڵک ئاوازم داناوە ئەگەر شارەزاییم لە مەقاممانە بۆیە دڵنیا نەمەتوانێک ئاوازدانێ کە لە پێشا بێم ئەساسەکەی بناغەکەی مەقامەکەیە مەسەن حەزەکەم ئەمڕۆ ئاوازێکدانم لەسەر مەقامی حیجاز بێ پێشتر چەند جارێک مەقامەکە ئەسپەکەم هەتاوی الهامم بێت یا جاروێ لە پڕێکە ئاوازەکەم بێت ئەزانم لەسەر چ مەقامێکە بۆیە من باسی مەقامی حیجازەکەین ئەو لە سەرەتاوە مامۆستا شەرحی کرد کە چەند توانی بەرەکەوێ چی بیمۆڵی بەرەکەوێ چی دێزی بەرەکەوێ و هەمووی بۆ شەرحکردن جارێک تر شەرحەکەینەوە لەگەڵی شایمە جارێک میلۆدیەکی کرمانجی جارێک سۆرانی بۆتان باس بکەین کە ئەم مەقامە خزمەتی کوردە هەروە شوێرە بێ ساو گەنجانی کە عازبچی بۆردەگێ بۆ لەم جاریواڵە چۆن فێری مەقامات بم من پێچوانەیەکەمەوە بۆ ئەو ناڵم ئاوا فێری مەقامات بە ئەنجە دوای فێری بەستەکە من بەستەکەی ئێمە ئەڵم بۆ نمونە گۆرانی کرازەردێکێرا ئەڵم بۆ حیجاز ئەڵم گۆرانەکە عەزب کاڵێ ئەڵم ئیقاعەکە بوەستێنە ئەڵم ئەو توانانی کە لە ناو گۆرانیەکە بەکارهاتووە ئێستا مامۆستا عەبدۆ داوای لێکەم تەجروبەیە بکە لەوانە بکات گۆرانیەک لێ بات میلۆدیەک عەزب بکات میلۆدیەکە بوەستێنێت دوای هەمان ئەو توانانی کە بەکارهێناوە هەر میلۆدیەکە مەسەن بکا بە خاوکاتەوەتی بۆ ئەبێ بە مەقامی حیجاز مامۆستا جان توانین تەجروبەیەکی ئەوان بۆ بکەیت ئەوە بۆی خەڵک فێر ببێ بۆ فێربوون زۆر ئاسانە ئێستا مەقامی حیجاز بەستەیەکی حیجاز بزانە چۆن فێری مەقامە بیت بەم شێوەیە ئەوە دیارە میلۆدیەکەم ئێستاگە مامۆستا زۆر خاو هەر ئەو توانانە ئەو بەسەریە هەر لەم سەر بڕۆ ئەو سەروەرەوە مەسەن لە چۆ دەست پێکە ڕێ مامۆستایە سۆڵەوە
ئەگەر لە سۆڵەوە هەمان ئەو تۆنانە دووبارە بکاتەوە یاری بەو پێتانە بکە ئەو مەقامەکە ئەمە تەڵەن بەداوای لێبوردنەوە ئەمە شێوازی فێربوونی نۆتە و ئەکادیمی نییە ئەمە شێوازی ئەکادیمیەکەی نییە یا بە نۆتە و بە تیۆری نیە ئەمە شێوازێکی سادە و ساکارە کە پێڵن سەماعی ئەگە مامۆستا هەمانەوە شتە خاوکاتەوە بێ بە مەقامەکە بۆ منە بە مامۆستاگیان وەک شەرحێت و زۆر مهمە بۆ منە وت مەقامی حجاز ئەگەر وتم ڕێی ڕێ یعنی چۆر ڕێ لایمە مثلا ڕێی دۆکە و ڕێی محەیر یعنی جوابە دۆکە یعنی قرار يعني بدانك دانجي من نزم وكو سولفيج يعني من نالم يكسرنا يعني ري مي فا صول وركازي كم ركازي دوام لله لا سي دو ري دو سي لا فا مي دو ري مامۆستا گیان کەسێکە بوو ئوستازێکی زۆر گەورە بەداخەوە ئەو کەسە هونەرمەند بوو شاعیر بوو خەڵکی سلێمانی بوو نازانم چۆن کە باسێکم دڵم پڕە بێ بۆی چونکە ناوی ئەو کەسە ناوی عوسمان شا باژەڕی بوو ئاوازدانەر بوو کەسێکی زۆر بەتوانە پیاوێکی ناودار و جوانی ئەم شارە چەندین گۆرانی تۆمارکراوی هەبوو لە تەلەڤیزۆنی و کاتێک کەرکووک لە تاراوگە ئەژین لە وڵاتی پێم وابێ لە کەنەدایە لە ئوسترالیاژی بەڵام ڕۆژێک لە ڕۆژان کە چۆتە دەرەوە لە ماڵەوەیتن نەگەڕاوەتەوە ینی ئێستا ون بووە ئەو کەسەیە کەس نازانێ مردووە خوا نەخواستا کەس نازانێ ماوە و هیمەوە ئەوە زیاتر لە 7 ساڵە هیچ کەسێک نازانێت بەڵام ئەو کەسە دوکانەکەی لە نزیکی ئەم ڕادیۆی گەڕیانە بوو پیشەی زەڕەنگەر بوو من ئەچووم من گەنجێک بووم تازە خۆم فێری مەقاماتە کرد ئەچووم بۆ دوکانەکەی ئەو ئامێری عودەکەی لە دوکان بوو ئامێرەکەی بۆ دەرهێنام لە ناو دوکانەکە نیوەڕوان بۆ ماوەی نیم سعات منی فێری مەقاماتە کرد ئەو شێوازە فێری منی کرد مەسەن بۆ نمونە خۆی ئاوازێکی هەیە لەبەر خاتری بیسەران و لەبەر خاتی تۆش و بەرنامەکەشە یەک تۆزیە و ئاوازێک کە ئەو منی فێری مەقامی حیجاز کرد لەسەر ئاوازەکەی خۆی ئەگەر مامۆستا تۆنێکی حیجازێک من لە سۆڵەکە بیتەوە سەرچی تۆنێ هەر ئەوەش بۆیە بێ سۆڵ بێ حیجاز سۆڵ بەڵێ ئەو مامۆستا بەڕێزە لە ناو دوکانەکەی خۆیان یعنی ئەوەنە چاکە و هونەردۆستی تیا بوو کە بەڵام من ئێستا نازانم چۆن وەسفی مامۆستا گەورەکەم کەم عوسمان شا باژێڕی کە من لەو کاتەوەی کە ئەو منی فێری مەقامات کرد هەتا ئێستا بە باشترین شێوە لە ناو منە مەقامات بە شێوەیەک ڕواوە کە هەرگیز بیرم ناچێتەوە ئەمە یەکێک لە ئاوازە ناودار و جوانەکانی مامۆستا عوسمان شا باژێڕیە کە من یەک کەمیتان بەدەنگە ناخۆشیی خۆم پێشکەشەکەم بەڵام هەر حەزەکەم بزان کە ئەو پیاوە چەند میلۆدی جوانی هەبوو گەردن دانە دانە گەردن دانە دانە گەردن دانە دانە گەردن دانە دانە یارم بە بێگەردانەوەی گەردنی ڕاش و جوانە یارم بە بێگەردانە گردنی ڕاش و جوانە یەکەم جار یەکەم بینینە یەکەم گفتوگۆدایە یەکەم جار یەکەم بینینە یەکەم گفتوگۆدایە دڵت کردا سەر دڵم پێم بڵێ دڵت بەچێدا کارت کردا سەر دڵم پێم بڵێ دڵت بەچێدا پێم بڵێ دڵت بەچێدا دوای ئەوە منی فێری مەقامەکە کرد مامۆستا گەورەکەم من قەرزاباری تۆم عوسمان شا باژێڕی هیوادارم لە ژیانەما بێ هیوادارم خوای گەورە بە کەسوکاری و بە ئێمەشی شاد بکاتەوە چونکە سلێمانی ئەو ماوەی 25 ساڵە عوسمان شا باژێڕی دێ دوورکەوتێتەوە کە ئەو زۆر گرنگ بوو وەکو شعر وەکو ئاواز وەکو مامۆستا وەکو پیاوێکی جوانیم شارە من ڕێز سڵاوم هەیە بۆ هەوادارەکانیشی مامۆستا گیان خۆ لەسەر مەقامەکەی خۆت مەقامە ئەوە مسوازم کات کامیژی ماوازانە پێما بێ کاتی زۆرەوە کاکە ماریۆ دیسانەوە ئەڵە بەخێر بێنەوە سپاس کاکە تا ڕەمەزانی بە هەمان شێوە هەموویانەوانە خۆشەویستانە کۆمنتی جوان جوان نووسی مامۆستا گیان باش ئێستا گۆرانێکی پێشکەش دەکەم دوای هەر لەسەر حیجازە لەسەر لە حیجاز الله بەڵێ باشە
دەست خۆش مامۆستاجان لەبە خۆشەویستی بەرنامەکەی تۆ هەوادارەکانی تۆ لە ڕۆژاوە و لە باشوور و لە هەر جێگای بن ئەمڕۆ دوو جار دوو گۆرانیش بوون خۆ دێمە قەت گۆرانی نابێژم خۆشە وەڵی سەنگ دەنگم باوەڕ ناکەم خۆش بە زۆر کاک ئەحمەدش بیانوی پێگرتوینە بە گۆرانی بۆ تەجیکەن دوایەمە بەسەر چاو نازم تۆی چت ماوە بە بیسەرانی ڕادیۆی گەڕانی بڵێ یا بە بینەران یا بە هەوادارانی خۆتان لە پیجەکان ئینشاءالله هەفتە داهاتوو ئینشاءالله وەکما خیۆن کری بە مەقامی حیجاز هەفتە داهاتوو لەسەر مەقامی سەبایە سێشەمە ئینشاءالله ساعت 4 بەندۆمە بن 4 ساعتەکە ئەز و مامۆستا دیندار ڕەشید وەکما خیۆن کری مخابن تعزیە هەبوو چ بوو داوکێ نهات مامۆستا جازل مەکە نیوانەی خۆرۆ هم استمدنگی ویژی گهدار کرد و دنگی چه خوشه و هر هده و تمنی تدریج بشاله. ممنونم از جیب کرمانجی که بیجم از هیویدارم قصوری معفو بن از ندک بیجم از دنگی من نخوشه بس جوا خاطری برنامه ما مساعدو جوا خاطری همی کردین تاراوگا ل دورولات ل لودي السنورة كان ك نسنوري ما يبراستي سنوري كل سنة مزنين في الداخل برا مقام حجاج قال لك وتنزل حزين أجي أزروتشم يعني بسبب هيك هبالك ما دست أبرا من هات ما برنامج ما مصعب دوك ميبان وإن شاء الله حفتي عندها إن شاء الله أم برنامج بردوام بيت والله بهر حال يا رب عندك أنا زام عندك ما لقلا يا زور باشا خۆشەویستێک کاکە شازادجان لە بەریتانیا و کاک شازادجان ئێوارە باش لە ئێمە ئێوارەیە ڕەنگەلایەوە نیوەڕۆژ بێت ئەم کاتەوە باش گیانەکەم کاکە شازادجان ئەم کاتەوە باش کاکە جەزاجیان دەستان خۆش بێ دەنگی کاک عەبدوڵڵە خۆش بێ بەڕاستی بەرنامەکە بەرنامەیەکی زۆر جوان و تێر و تەسەلە تازەش داخڵی بەرنامەکە بووم بەڕاستیەوە ئاگام لێ نەبوو بەڵام کارێکی زۆر باشەکەن کە لەسەر مقاماتەکان لەواچەیەکی من لەوانە بم کە زۆر پێویستم پێ بێ بەڵام یەک پێشنیاری بچووک مامە جەزا ئەگەر بتوانن لێم وەرگرن پێم وا بێ کاکە عەبدۆ کە کاتی مقامێک تەقدیمەکایە خو شەرحیەکات لەسەر یەک تۆن زیاتر ئەڕوا بڵێن بەپێی ئەو پێویستی کە من ئێستێرم کرد لەسەر لا زیاتر قسەی کرد
طبعا مقامی حیجاز پێم وابێت لە حەوت شوێنەوە هەر لە بۆردا ئەم سازەکەی دەستی جەنابیشێ عەسپەکرێ و لە بیمۆلەکانی شەوە بە هەمان شێوە ئەگەر بۆ مقامی داهاتوو کە ئەڵێ سەبایە ئەگەر بتوانێت شەرحێتێکی سەریع بات لە هەر حەوتۆنەکە ئەنجایتر لەو شوێنی کە خۆی مەبەستێتی زیاتر بڕاتە ناخی مقامەکەەوە سپاس یەکەین و دەست و چاوی تۆش خۆش بێت. زۆر سپاس شازاجیان دڵنیا بە هەروایە ڕاستەکەی گەر ئێمە هەر باسی ڕێ بکەین خەڵکە لە ڕێوە فێرێ بێ بەڵێ لە لاوە لە دۆ لە سۆڵەوە ڕازێکی عەجەم لەسەر دۆیە سەبا و حیجاز و بەیەت لەسەر ڕێ پێشنیارەکە زۆر بەجێ بەڕاستی ئێمەمانەیە بەنامەیە فێربوونی مەقامات زۆر گرنگە من باسم کرد جەناب دەوان درەنگار پیتە ناو لایڤەکەوە مامۆستایەکی گەورە لە هەشتاکان ئەمنی فێر کردووە تا ئەمرم قەرزاباری ئەوم چکە زۆر زەڕورە. ڕاستە فەرمی دەستان خۆش بێ بەڕاستی بەرنامەکەتان زۆر پشتدار و هیوادارم جوانتر و چاکتر و باشتر بێت. سپاس بۆ تۆ کاکە دەستان خۆش بێ ئازێتممان لە هیوای سەرکەوتن بۆ هەموو ساختم کاتێکی خۆش. دیارە ئێمە کۆتایی بەرنامەیەکە مامۆستای قاعەکەی حازر بکە بە یەکەوە هەردووکان بەخواویش ئەتوانێت بە کرمانجی یەک کۆپلەی بڵێت کرا زەردێ ئەوەش هەر یەکێکە لە میلۆدیە ئەساسیەکانی کە لێرە لە باشوور پێی بەناوبانگە کورد ئەو گۆرانیە ئەزانێت کە ئەمە لەسەر مەقامی حیجازە بۆ هەوادارانی کیانێ فێری مەقامی حیجاز بن کرا زەردێ دەتوانن کەن بە سەرچاوەیەکی گرنگ بۆ فێربوونی مەقامەکە. ئەوە پێشکەشەکەین مامۆستا عەبدۆ موژدەی ئەوە یەکە لە هەفتەی ئایندەوە هەموو ڕۆژانی سێشەمە کاتژمێر 4 مەقامێک شەرحەکە و منش داوای لەکەم کە مەقامەکە لەسەر چەند طەبەقەیەکەوە من پێوانێت چینەکان مەسەن ئەگەر لە دۆ ڕێ لە می لە فا لە سۆڵ لە هەمووی پێشکەشین بۆی هەموو ئەوانە بزانن کە مەقامە لە چوە ئاستەکەیە. کاتێک خۆش بۆیەوە هیوادارم سوودمان بەخشی بێ بە هەموو لایەک سۆز بۆ بنێکتە. گەر دەتەوێ گوێ لە گۆرانی و ئاواز و مۆسیقای فۆلکلۆری کوردی بگری ئەوە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە ئەوە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە.